پەرەستاندنی ناڕەزایەتی و مانگرتنەکان لە پێنجەمین ڕۆژیدا. ناڕەزایەتیە جەماوەریەکان لە ئێران پێناوەتە پێنجەمین ڕۆژی خۆیەوە. ناڕەزایەتیەکان کە سەرەتا لەلایەن بازاڕیانەوە بە هۆکاری ئابووری، لەوانە، هەڵاوسان، دابەزینی بەهای ڕیاڵ، هەژاری و گرانی دەستی پێکرد، زۆر بە خێرایی بوو بە بزوسنەوەیەکی بەربڵاوی سیاسی، هەڵگری کۆمەڵێک ویست و داواکاری بنەڕەتی. خوێندکاران، شارۆمەندان و مەعەلیمانیش وێڕای پەیوەستبوون بە ناڕەزایەتیەکانەوە دروشمی هاوتەریب لەگەڵ بزوسنەوەی ژن ژیانازادی بەرز دەکەنەوە و خۆزیاری ڕووخاندنی ڕژیمن. شەپۆلی ناڕەزایەتیەکان بە خێرایی شەقام و زانکۆ و بەشێک لە کۆڕ و کۆبوونەوە پیشەیەکانی گرتەوە و لە زۆر شوێن دروشم و داواکاری سیاسی ئاشکرای لێکەوتەوە. هاوکات حکوومەت با تێکەڵیەک لە ئامرازەکانی ئەمنیەتی، واتە دەستبەسەرکردن، تەقەکردن و حوزوری بەرچاو لە شەقامەکان، شەڕی دەرونی و داخستنی بەربڵاوی ئیدارەکان و بەڵێنی بێبنەمای ئابووری هەوڵ دەدات گۆڕەپانەکە کۆنتڕۆڵ بکات، بەڵام ئەوەی کە بەڕوونی بەرچاو دەکەوێت بریتیە لە بەردەوامی و فرەیی ناڕەزایەتیەکان لە زیاتر لە 15 شار. لەگەڵ تاریکبوونی هەوا چەندین کۆبوونەوەی ناڕەزایەتی بەربڵاو هاوکات لە چەند شارێک بەڕێوەچوو. لەو کۆبوونەوە ناڕەزایەتیانەدا دروشمگەلێکی دژەستەم و سەرەڕۆیی بە تایبەتی دروشمی مەرگ بۆ دیکتاتۆر ڕۆڵێکی سەرەکیان هەبوو. لە شاری عێراق خەڵک لە شەودا بە دروشمی مەرگ بۆ دیکتاتۆر خۆپێشاندانیان کرد. لە هەمەدان شاهێدی شەڕی دەستەویەخەی نێوان خۆپێشاندەران و هێزەمنیەکان بووین. لە مەمەسەنی، فارس و فولادشاری ئیسفەهان خەڵک بە دروشمی مەرگ بۆ دیکتاتۆر ڕژانە سەر شەقامەکان. خۆپێشاندان و ناڕەزایەتیەکانی شارەکانی ئیسفەهان، فەسا، کوهدەشت، گەناوە، درود، باغمەلک، کرماشان، نەهاوەند، جونقان، ڕامهۆرمۆز، فارسان و عەلیگودەرز گرتووەتەوە. مانگرتنی و ناڕەزایەتیە جەماوەریەکان لە دژی داڕمانی ئابووری، ستەم و سەرەڕۆیی و خەفەقان ڕۆژی سێشەممە ڕەهەندێکی بەربڵاوتری بەخۆیەوە گرت و چەندین زانکۆ و شاری جۆراوجۆری وڵاتی گرتەوە. بەپێی راپۆرتەکان هەوڵدراوە لە زۆر شوێن بە دروستکردنی ڤیدۆی ساختە و ناڕاست دروشمەکانی خەڵک و بازاڕیان بەلاڕێدا ببەن، بەڵام ئەو هەوڵانە سەرکەوتوو نەبووە و دروشمە سەرەکیەکانی خەڵک و بازاڕیان هەروە هاوتەریب لەگەڵ بزوسنەوەی ژن ژیانازادی و دژ بە دیکتاتۆریەت بەردەوام بووە. لە حاڵێکدا حکوومەت بە بیانووی کەشوهەوای سارد و سەغڵەت تەواوی وڵاتی کردووەتە پشوو، لەگەڵ تاریکبوونی هەوا ناڕەزایەتیەکان لە ناوچە جۆربەجۆرەکانی تاران و چەند شارێکی دیکە بەردەوام بوون. راپۆرتەکان باس لەوە دەکەن کە خەڵکی شاری عێراق شەوانە بە دروشمی مەرگ بۆ دیکتاتۆر دەستیان داوەتە خۆپێشاندان و کۆبوونەوەی ناڕەزایەتی. لە هەمەدان ناڕەزایەتی شەوانەی خەڵک بە دروشمی مەرگ بۆ دیکتاتۆر بووە هۆی شەڕ و تێکەڵچوونی دەستەویەخە لەگەڵ هێزەمنیەکان. لە مەمەسەنی سەر بە پارێزگای فارس خەڵک لە شۆدا کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە برد. لە فولادشاری ئیسفەهانیش خەڵک بە دروشمی مەرگ بۆ دیکتاتۆر کۆبوونەوە و خۆپێشاندانی شەوانەیان بەڕێوە برد. هاوکات ڕۆژی سێشەممە 9 بەفرەمبەری 1404 لە درێژەی شەپۆلی ناڕەزایەتی سەرتاسەریەکان خوێندکاران لە چەندین زانکۆی تاران و شارەکانی تر لەوانە لە زانکۆکانی عیلم و فەرهەنگ، عیلم و سەنعات، شەهید بەهەشتی و زانکۆی تاران، خاجە نەسیر، پۆلیتێکنیک و هیتر کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە برد. کۆبوونەوەی زانکۆکان لە وەڵام بە بانگەوازەکانی پێشووتر ئەنجام درا و هاوکات هەواڵی کۆنتڕۆڵی تونتر و ڕووبەڕووبوونەوەی ئەمنیەتی لەگەڵ خوێندکارانی ناڕازی بڵاوبووەوە. ئەم ناڕەزایەتیانە شارەکانی دیکەشی گرتەوە و خوێندکارانی زانکۆی یەزد و زانکۆی سەنعەتی ئیسفەهانیش دەستیاندایە کۆبوونەوەی ناڕەزایەتی. هەندێک لە دروشمەکانی ئەم کۆبوونەوە ناڕەزایەتیانە بریتی بوون لە خوێندکار ئامادەیە بمرێت، بەڵام سوکایەتی قبوڵ ناکات و بەسیجی سپایی داعشی ئێمە ئێوان. کشانی خوێندکار لە زانکۆی خاجە نەسیر وێڕای بەرزکردنەوەی دروشمی نەڕ و سەری نەتووسەری ئازادی و بەرابەری جارێکی دیکە حیجابیان توور هەڵدا و بڕاوەشاندنی سەرپۆشەکانیان دروشمی بزوسنەوەی ژینە واتە حێز ئەتۆی هەرزە ئەتۆی ژنی ئازادە منەیان دووبارە کردەوە و
هەروەها لە دژی هەژاری، گەندەڵی، گرانی و دیکتاتۆریەت دروشمیاندا. بەپێو ڕاپۆرتانەی با خوێندکارانی یەکگرتوو گەیشتووە، شەوی سێشەممە 9 بەفرانبار خوێندکارانی بەشە ناوخۆیی تەندروستی زانکۆی عەلامەی تەباتەبایی دروشمی وەک مەرگ بۆ دیکتاتۆر و دروشمگەلێکیان لە دژی دەسەڵاتی جنایەتکاری ویلایەت، هەژاری و بێئاسۆیی لاوان و هەروەها دروشمی ژن ژیان ئازادیان بەرز کردەوە. ڕۆژی سێشەممە 9 بەفرانبار خوێندکارانی زانکۆی سەنعەتی ئیسفەهانیش کۆبوونەوەی ناڕزایەتیان ئەنجامدا. بەپێی دوایین راپۆرتی شۆرای پیشەیی زانکۆیتاران، عارف، هادی نەژاد، مۆبین، ئەمینیان، مانی، ئەیدی، مۆژان، مهدیزادە، سەیەدە نەگار، مهدینیا و شایان دێهکۆردی ئادەمی، خوێندکارانی زانکۆیتاران کە لە خۆپێشاندانەکانی ڕۆژی سێشەممەدا دەست بەسەر کرابوون ئازادکراون. ئەلبەتە هەتا ئێستاش هیچ زانیاریەک سەبارەت بە بارودۆخی شاهین شکوهی ئەو خوێندکارە دەست بەسەرکراوەی دیکە لەبەردەستان نییە. راپۆرتەکان هەروەها ئاماژە بە ڕوبەڕووبوونەوەی توندوتیژیانەی هێزانمیەکانی ڕژیم دەکەن. لە فەسا باس لەوە دەکرێت کە هێزە سەرکوتگەرەکان ڕاستەوخۆ تەقەیان لە خۆپێشاندەران کردووە. هەروەها هەواڵی مردنی گەنجێکی تەمەن 18 ساڵ بڵاو بووەوە کە لەلایەن بەرپرسانەوە ڕاستکرایەوە. راپۆرتەکان لە شاری کوهدەش باس لە تەقەی ڕاستەوخۆ لە هاوڵاتیان دەکەن و لە شاری بێهبەهانیش 4 کەس دەست بەسەرکراون. ئەوەی کە لە گۆڕەپانی ناڕزایەتیەکانی ئەم دوایەدا بەرچاوە بریتیە لە گۆڕانی چۆنایەتی ئەو ناڕزایەتیانە لە ناڕزایەتی بەرامبەر بە نرخ و هەڵاوسانەوە بۆ ناڕزایەتی بەرامبەر بە پێکاتەی دەسەڵات. گۆڕانکاریەکی کە بە زۆری کاتێک ڕوودەدات کە قەیرانی یابووری دەگاتە بنبەستی سیاسی و بەشێکی بەربڵاوتری کۆمەلگا دەگەنە ئەو قەناعەتێکە کێشەکە تەنیا سیاسەتێکی هەڵای ئابووری نییە، بەڵکو نەزمێکی کۆمەڵایەتی سیاسیە.